ڕووتی دی لەو ڕۆژەوە گەڕ ڕۆژە سەرگەردانە ڕۆژ گەیە ئێوارە وەکو من ئیشی قوڕ پێوانە ڕۆژ ڕاهڕەوەی ڕێگەی مەحەبەت وا دەبێ هەر سەعیەتی تا هەیە لەم ڕێگە ئاخر کاری سەردانانە ڕۆژ مەطلب گەریارە هەر سعید بەکارە دایمە بۆ تەوافی قاپێک وا بەرزە دەدامانە ڕۆژ شەو دەبێ بادەی لە دەستی ساقیە گوەرگرت بێ ئەم سبەینەیە لە مەشریق دێتە دەر مەستانە ڕۆژ ئەڵبەتە مەجنونی ڕۆژی ڕوومەتی لەیلایەکە متصیل شام و سەحەر کەوتۆتە ئەم شاخانە ڕۆژ ماهەکەم ئەم شەو شکر پەرتۆفشانی خانەیە قەت لە دەرگا دەردەچم گەر بێتم سەربانە ڕۆژ ئەم گلارەوەی لایشقە تا قیامەت هەر دەبێ سەد مەسیحا چاری ناکە دەردی بێ دەرمانە ڕۆژ ڕۆژ و شەو ئەم سەرزەمین و بن زەمینەی پشکنی نەبۆ شوێن هەڵگەر لە عەکسی جلیوەیە و جانانە ڕۆژ ڕۆحی بەفیدا کە بزانە کێ چەوگان بازەکە مەحویا چەوگان عیشق و گۆیە لەم مەیدانە ڕۆژ حەقی ڕۆژ و شەو کە بێتابی دەکاوا دەی ویساڵ شەو بوو بێبەش ما لە وەسڵی ئەو سەراپا جانە ڕۆژ سلااو لە ئێوە بێت بەرنامەی قەلەندەرخانە لەگەڵتانە بۆ پێشکەشکردن بە میوانداری هەرێک لە بەڕێزان دکتۆر سەبور عەبدولکەریم کە ناسراو باشکار مامۆستا لە زانکۆی سلێمانی لە کۆلێجی زمان بەشی کوردی لەگەڵ ژەنیاری ئازیزمان بە ئامێری گیتار لاوان هەژار لەگەڵمانە بێت هاوکارم هونەرماند ڕزگار ئەمی تەواوی سلاوی هەمووان بۆ ئێوەیە ئێمە لەم بەرنمەیەدا بەرامبەر شاعیر و کەسایەتیەک ئەدوێین کە ئاسان نییە لەم ماوەکەمەی بەرنمەکەماندا و بەم کلیلی زەمەنە کورتەوە هەموو دەرگاکانی واڵاکەین شاعیرێک کە داهێنەری دنیا بینیەکی نوێیە لە ناو قوتابخانەی شیعری نالیدا شاعیرێک کە غەزەل بەڕەوای شتێکی باڵاترە بە هەم مۆمە هەم پەروانەیە هەم شەوە هەم ڕۆژە لە هەموو شۆی نێوان وجود و ئادەم و محیبەتە عاشقێکی باڵایە ئێمە چۆن ئەو بخوێنینەوە لە کاتێکدا خۆی دەڵێت هەر گفتوگۆمە کەچی هەر دەڵێم و تێناکەم هەر چست و چۆمە کەچی هەر دەڕۆم و پێناکەم چاوم ڕوا و گۆشەی ئەو ئەبرۆم نەتی دڵ بۆ بە بەحری عەلوم و لە ئەلف و بێناکەم پرسیاری من بۆ میوانەکەمان ئەمە دەبێت ئەم بەحری عەلومە دیارە مەحوی لووتکەیە بۆ ئەو بەحری عەلومە لای وایە کە هێشتا بە ئەلف و بێی زانست نەگەیشتووە مەحوی کاتێک ئەم حاڵەتانەکە ئەم حاڵەتانە تەیەکە دیارە لەگەڵ هێزێکی نادیار کە ئەو شتەکان ئەو ڕائکێشێ بەرەو ئەوێ بە تعبیریکی سۆفیانە بریتە لە حاڵەتی جەزبە حاڵەتی با بڵێن سالێکی مەجزوب یعنی کە هێزێک ئەم لەگەڵ خۆیان وردە وردە ئەبات بەڵام ئەم هینە با بڵێن ئەم هێزە بەشێکی زۆری بریتە لە بەشی پەنهانی و لەگەڵ ئەو پرۆسەی ڕێکردن و چوونە با بڵێن پەردە لا ئەدرێتەوە لەسەر کۆمەڵە نهێنی کۆمەڵ شت بەڵام کاتێکە ئەو نهێنیەی بۆ ئاشکرا ئەبێ هەستەکە هەم کەرەستەی دەربڕینەکەی دەستەوەستانە هەم بە دیوێکی تریشە کاتێککە ئەم پەردەی بۆ ئاشکرا ئەبێ و کۆڵێ سێرەکان کۆمەڵێ پەردەی تری لە بەردەمادا ئەدرێتەوە وەکو عەرە بەڵێڵێ عەرەفتە شەیئەن وغابت عنکە ئەشیاء یعنی تۆ نهێنیەکت بۆ ئاشکرا ئەبێ نهێنیەکی تازت بۆ ئاشکرا نهێنی ترت دیێتە پێشەوە یعنی ئەمە هۆکارەکەی هۆکاری بنەڕەتی ئەمەیە گەشتی مەحوی بۆ لەو بەحرا لەکوێوە دەست پێەکە ئەکید لە قوتابخانەی نالیەوە دەست پێەکە ئەو قوتابخانەی نالی دروستی کرد کە سالم و کە کوردی هاوزەمەنی ئەوان ئەو ڕێچکەیان گرت کە قوتابخانەی شاری کلاسیکیان دامەزران مەحویش هاوسەردەمی ئەوە وەک توێژەران ئاڵێن لە قوتابخانەی نالیان دابش کردەوە بەسەر سێ خۆناغا 1920 بۆ 1960 کە نالی خۆی تایەتی لە 1960 بۆ 1970 کەەوە مەحویشەکەوێتە ناوێەوە لەگەڵ 1970 بۆ 1920 مەحوی بۆیە ئەو پرسیارم کرد لەکوێوە چووەتە ناو ئەم بەحری زانینەوە کە نالی دامەزرێنەری قوتابخانەکە بەجێ ئێڵێ هەرچەنە سەر بە قوتابخانەکەی نالیە
بەڵام بە دنیابینێکی کەوە تێکەڵی قوتابخانەی ئەوان بووە. گریمانی یەکەم ئایا چەندێک نالی مەحوی ئاگاداری ئەو شاعرانەی نالی بووە و ئاگاداری ئەو گۆڕانکاریانەی بۆ بەتایبەتی هەندێک لەو شاعرانەی کە لە دەرەوەی کوردستان وتونی ینی بۆ نمونە کاتێک کە لە حەج بووە ینی یا ئەو کاتانی کە لە ئەستەمبول بووە مەسەرەن ئەمە ئەگەری هەیە بە ئاسانی نەگەشتێتە دەستی مەحوی مەسلە حاجی قادر باسییانەکە باسی کوردیەکە سالم و مەشویش بڵێ ینی حاجی قادر لێ نالی و ئەوانە ناسێ لە کۆیەوە تۆ بڵێ ئەمان لەم بیئەیە ئەو کاتە بە مەشویش یاری نووس بەڵێ ئێستا من ئێمە سەر ئەو هینە ینی قسەی یەکەم ئەگەر بەشەوی زانستی ئەبێت چەندێک ئەم هینە هەبێت چونکە کە مادام بەڕێز ئەو پرسیارەکەی کە ئەبێت ئەم کاریگەریەکە چۆن بوو بێ یا با بڵێن بۆچی ئاراستەکەی گۆڕیوە ئەبێ ئاراستەکەی ناسی بێ پێشوەخت ئەنجا ئاراستەکەی گۆڕی بێ ینی بە هوشیارانە ئەم کاری کردێت کە ئەمەش زۆر ڕێی تێچێت چونکە ئەڵێ شکر وشارە مەحوی دەگا دنیا خراپاتە ینی مەحوی کەسێکی وشار بووە ئەگەر بە هەموو ڕاهندەکان و سەرێک تەنانەت لە دنیای سیاسەتی شا کەسێکی وشاری سەردەمیکەی خۆی بووە چ جایەوەی کە لە دنیای ڕۆشنبیری و معنەوی و عرفان ئابێت چۆن ئاگادار نەبوو بێ ئەمە گریمانی یەکەم ئەبێ وەڵامی ئەوە بدەینەوە وەڵامی دووەم ئەویشەوەیە کە ئایا مەحوی هەستی بە ئەوە نەکردووە با بڵێن بۆشاییەک فراغێک لەو سەردەما هەیە کە پێویستە ئەم فراغە پڕ بکرێتەوە ئەمە با بڵێن ئەمەش پرسیارێکی ترەکە بەهۆی ئەو بۆشایی کە دروستە بێ بە تایبەتی کاتێکە مەسەلەن بەشێک لە شاعران خودی نالی خۆی کوردستان بەجێڵێ بەشێک لە با بڵێن سالم تەمەنێکی کورتی هەیە لەگەڵ کوردی بەو شێوە ینی تقریبا ئەمە بەس من وا هەستەکەم ئەوەی هۆکاری سەرێکی بێ ڕەنگە دووشت بێ ینی ڕەنگە ئەمە میشۆکو تەخمیناتە گوتم پێویستی بەوەی ئەمە شتانەیەک لایکەینەوە کە ئاسان نیەک لایکردنەوە هۆکاری یەکەم من پێم وایە مەحوی کەم تا زۆر ئاگاداری شعرەکانی نالی بووە بە تایبەتی ئەو گۆڕانکاریانەی کە بەرەو مەسلەی تەسەوف و عیرفان بردوێتی چکە نالی ئێمە ئەگەر سیرکەین مەسەلەن خۆشا ڕەندێ لە دنیا بێ مبالات و مجەڕەد بێ بە ڕۆژ زیندەی جەماعەت بێ بە شەو مات و مجەڕەد بێ یعنی تۆ سێری ئەو شعرە بکە مەفهومی مجەڕەد لەو شعرێکێکە لە شعر عیرفانی هەرە لووتکەکانی نالی یعنی کە من باوەڕ ناکەم هیچ شاعرێکی عارف هەبوو بێ یا هیچ کەسێک هەبوو بێ کە دنیای عیرفان و هین جۆرە پەلکێشی کردبێ لە بەردەم ئەم شعرات شۆکدانەیە یا بۆ نمونە کاتێکە نالی لە کوردستانە وەصفی مەدینە ئەکات یعنی وەکو کەسێک کە ئێمە ئەزانین مرۆڤ معنەویەکان هێما معنەویەکان ڕایانە کێشێ یعنی مەکە و مەدینە ڕاستە لە لای کەسێکی مسلمانێکی ئاسایی واتایەکی هەیە بەڵام لای عارفێک واتایەکی دی هەیە مەسەڵێ نالیەڵێ چ تەیبە دار و بەردی چ تەیبە دار و بەردی ئەرکانی ئیسلامە یعنی سیرەکەی لێرە بە عەتفێکەوە لەگەڵ مەکە و مەدینە قسەکات زۆر بە عەتف و زۆر بە خۆشەویستیەوە قەسیدەیەکی درێژی کە زیاتر لە 30 دێڕە بۆ ئەنووسێ ئەمە ڕای کێشەی بەرەوەیە بەڵام دوایەوە کە خۆیان چێتە حەج هاوشێشەکە عەکسە بێتەوە سەرەتاکانی هەبووە سەرەتاکانی هەبووە نالیە بۆ ئەی مەولانە خالی لەکوێ ژیانی طریقەتی نەقشبەندی و مەولانە بێگومان مەولانە خالید ئێمە ئەزانین مەولانە خالید بە حکمیەوەی کە بڵێن مەحوی خۆی با بڵێن سەر بە طریقەتی نەقشبەندی بووە و با بڵێن مریدی خەلیفەکەی مەولانە خالید بووە کە شێخ عوسمانی سراجەدینی تەوێڵەیە لەبەرەوە ئەم بە سلوک وەری گرتووە یعنی با بڵێن هەر وەکو طریقەت بڵێن وەکو طریقەت مەولانە خالید وەکو لوتکەی طریقەتەکە وەکو گەورەیەک سەیری کردو و عەتفی بۆ هەبووی هەبوو بە گەورەی خۆی زانیوە ئەمە ڕەهەندێکی دریشی بێگومان مەحوی هیچ گومانمان نییە لەوەی کە بەرهەمەکانی مەولانە خالیدی بینیوە بەرهەمە ئەدەبیەکانی مەولانە خالید ڕاستە بەرهەمە ئەدەبیەکانی مەولانە خالید یەک شعری لێ دەرچێکە بە زمانی کوردیە ئەوانی تری بە زمانی فارسی و یەک شعریشی هەیە ئەوەی من ئاگادارم ئەوەی کە یا حەیە هین یا فەردی عەزەم یا فەردی عەزەم ئەو شعری کە بە شێوەزاری گۆرانە هەورامیە ئەمەش هۆکار بووە بە قەنەعەتی من بۆی کە بیوروژێنێ ڕاستە مەولانە با بڵێن مەولانە خالید بە فارسی وتوێتی بەڵام من قەنەعەتم وایە ئەوەی کە زمانی مەحوی زیاتر هین کردو وەکۆڵێ دارەداری شعری پێکردووە کردوێتی بەژین نالی بووە بێگومان ئەبێ نالی بوو بێت مامۆسایی نەسەر تەسەوف تۆزێکی تر بەس با سازەخان شعرێکی مەحریمان بۆ بخوێنێتەوە بە دڵم دەرهاتوو تۆ هەر دەرنەهاتی نەهاتی هەر نەهاتی هەر نەهاتی کە ئەم خەندە و قسە و لێوەت هەیە تۆ لە باتی شەکەر و نقڵ و نەباتی
دەدەی هوادەم بە قەتڵ ئەمڕۆ سبەی هیچ ئەتۆ شاهی چیەوە بێثەباتی لە دنیا جەنەتی خۆتی و هەرکەس کە تۆ بێ حازری وەختی وەفاتی ئەگەر ڕۆژە بتیمان هەر بتێبێ سەرە و ژێرە کە تۆ وەک ڕۆژ هەڵاتی کە خەزەر ئەو خاک و خۆڵی بەدەردیدی وتی تۆ خاکی یاوێ حەیاتی ڕۆخیشی کردە ئەولە دەیشی پرسی بە شۆخێ شاهیمە تۆ بۆچی ماتی کە داخی سینەمیدی دەردی دامێ وتی مۆرت هەیە ساحێب بەراتی کە شیرون و تەڕی دی شعرەکانم وتی مەحوی کە میراوی فراتی دەست خۆش سازەکان دکتۆرەتە باز لە شاعیرێکەکەین کە سەر بە دنیای تەسەووف و عیرفانێتە بە شێوەی گشتی ئەگەر بۆ بینەران ئاشنایکەی یعنی بە شێوەیەکی خێرا سۆفیزم چییە مەسلەکانی چین مەقامەکانی و شەریعەت طریقەت حەقیقەت چییە و دوایی چۆن باسێکیان ڕەتەبێتەوە بە شیعرەوە لە دنیا ئیسلامە ئەوەی کە باڵێن پۆلێنبەندیەک هەیە کە پێوترێ پۆلێنبەندی بڵێن شریعەت و طریقەت و حەقیقەت شریعەت زیاتر بەو بەشەی ئاینەوترێ کە بریتێ لە دیوی دەرەوەی ئاین و ئەوەی کە مرۆڤ ئەرکەکان ئەرک و مافەکانیشە بە تایبەتی زیاتر ئەوەی کە چی بکات و چی نەکات ینی تۆ ئەگەر پەیوەندیکی دروست لەگەڵ خوددا دروستکەی چۆن ئەبێ ئەم کارە ئەنجام بی ئەو بۆ دیارریەکە مەسەن تۆڵێ بەم شێوەیە بێ دەست نوێژبووی بەم شێوەیە بێ چی بوەستی بەم شێوەیە نوێژەکەت ئەنجام بێ بۆ شێوەیە بێ بە ڕۆژوبی ینی چی بکەیت و چی نەکەیتە بە شێوکی و ئەبێ چی نەکەی بابەتی بکە تێنا چی نەکەی با بڵێن ئەمە شێوە گشتەکەیە کە تقریبان زۆرینەی خەڵکە باوەڕدارەکان پابندن پێوەی و مامەڵی لەگەڵەکەن دیوێکی تریان کە ئەتۆ ئەبێ بە خەڵکێکی تایبەت لە ناو خەڵکە گشتێکە خەڵکێکی تایبەت تر جێ ئەبنەوە ئەم خەڵکانە ئەیانەوێ پەیوەندیکی تۆزێت تایبەتتر و با بڵێن گەشەکردوتر بە ئەو حاڵەتە بدەن لە ناو چوارچێوەی ئەو چی ئەبێ و چی بکەین و چی نەکەی نەکە با بڵێن لەبەرەوە لێرا پەنابن بۆ کەسانی کە ئەزمموی ڕوحی زیاتریان هەیە لەوان کە زۆر جار پێوترێ پیر یا پێوترێ شێخ یا ئەو کەسانە ئەچێتە ناو حاڵەتی طریقەت کە لە طریقەت تا دیارە لە ناو بازنەگشتێکی ئاینە ئەم با بڵێن بەشێک قوتابخانەیەکی بۆ خۆی جا کردوێتە وڵێ من پێم وایە ئەگەر پێ خێراتر بگەی بە کۆمەڵێشت پێویستە لەم ڕێگاوە بڕۆیت کە پێوترێت طریقەت لەم حاڵەتەشە با بڵێن ئەو کەسەوەکو قوتابیەکی معنەوی ئەچێتە ناو ئەو قوتابخانەیە و پێوترێ مریدیا پێوترێ سالیک کۆمەڵێک قۆناغی بۆ دیاری کراوە کە مثلەن بەپێی بۆچوونی عارفەکان و بەپێی طریقەتەکان هەندێک جار ئەگۆڕێ بەڵام لە زۆربیانە تقریبا هەنگاوی یەکەم بە گەڕانەوە بۆ لای خوددا کە بە تەوبە باسەکرێت و قۆناغی هەرەبەرزەکەی یا کۆتایەکەی کە زۆرجار بە قۆناغی حوتەمدا ئەندێ بریتێ لە فەنا حاڵەتی فەنابوون و ئەوانە ئەمە تقریبا لەم حاڵەتا مرۆڤ دووبارە هەر تقریبا چی بکەم و چی نەکەمە بە جۆرە لە جۆرەکانی تر بەڵام ئەم جارە لەژێر چاودێری کەسێکی معنەویە کە ئەو کۆمەڵشتی بۆ دیارریەکە قۆناغی دوای ئەوە تەمە لەم قۆناغا مرۆڤەکە زیاتر بە تعبیری سۆفیانە با بڵێن ڕێبوارێکی کێشراوە بڵێن سالیکێکی مەجزوبە ینی کەسەکە خۆی ڕێگاکە گرێتە بەر خۆی ئەچێت و دەودە ڕائکێشرێ بەرەو پوری پیر و بەرەو خوددا لە ڕێگەی پیریشەوە بەرەو خوددا لە قۆناغی سێهەمە تقریبا ئیتر ئەم دوو قۆناغە بەجێڵێ قۆناغی ئەوەی کە چی بکەم و چی نەکەم و قۆناغی ئەوەشی کە مەسەن لە بەردەم پیرێ کەس مامۆستایەکی معنەویە دانیشە کۆمەڵە ڕێنمایی بکایە بەپێی حاڵەتە دەرونیەکانی دوو هاوکێشەی یا دوو دوالیزمەی گەورەی سۆفیگەری کە بریتێ لە خاڵیکردنەوە و ڕازاندنەوە یا بە تعبیرە سۆفیانەکەی بریتێ لە تەخلیە و تەحلیە تەخلیە ینی بەمانایەوەی کە ئەو مرۆڤە وردەودە خاڵی بکرێتەوە لە شتە سەلبی و نەگەتیڤەکان مەسەلەن وەکو خۆ بە گەورەزانین وەکو مەسلەی حەسوودی و ڕژدی وەکو مەسلەی ئەوەی کە با بڵێن ئەو شتانەی کەشتی هەموو شتەکان کەشتی بڵێن نەگەتیڤن و بردننی بەرەو شتە پۆزەتیڤەکان و شتە جوانەکان بەڵام یەک تێبینی لێرا گرنگە ینی تەسەور کە مەسەلەن لە قۆناغی سۆفیگەریە یەکێ لە دەواازەی یەکەمەکان کە بریتی بوو لە پەشیمانی و گەڕانەوە کە تەوبە بوو ئەڵێ چی مەسەلەوەیە کە مرۆڤ کە کاتێک کە گوناهێک بکایە مافی کەسێک گەخوایە با بڵێن
بەرامبەر بە کەسێک کە کورتێکی نواندۆ کە مافێکی ئەوی جێبەجێ نەکردووە مەسەن لێرە ئەبێ تۆ ئەڵێ تۆ هەمیشە ئەبێ گوناهەکانی خۆتت لەبیر بێ بۆی چی بۆ لەبەری دووبارەی نەکەیتەوە بەڵام کە ئەچێتە قۆناغی عرفان مۆزوعەکە ئەگۆڕێ ئەڵێ لە قۆناغی عرفانە کە تۆ ئەمانەت بڕی ئەم جارە ئیتر ئەبێ واز لە هەمووی بێنی ئەم جارە تەنها یەک ببینی يعني بيك تعبيري كنت تقول قناغي شريعة قناغي طريقتها لقناغي فرياي بتعبيري محلي لقناغي كسلتاي بلام لقناغي مع عرفانا أشيت قناغي وحدات قناغي يكشي يعني تقول لهم قناغا هموش تواز لي يعني تنها يكبيني كبريتيل الله بريتيل أخوة لا معشوق بريتيل معشوق انجا لم قناغا تصورك يعني أقل قناغي طريقتها تو جناها كأبي بير لجناها كانت كي تو بقيت بجناها كانت وپشیمان بی لەوەی کە تەمەنت بە کۆمەڵشتی بێسوود و بێکەڵ بەسەر بردووە لە قۆناغی عرفانە زۆر جار ئەڵێ ئەسڵەن گوناهەکەشت لەبیر بەرەوە یعنی لەم قۆناغا هەموو شتێ لەبیر بەرەوە بە گوناهەکانیشتەوە لەبیری وەرەوە تەنها کەسێکت لەبیر بێ کە معشوقە کە خوایە یعنی ئەمە کۆمەڵی قۆناغن تقریبا ئەگەر بە زمانێکی سادە بڵین کۆمەڵی قۆناغی تەواوکەری یەکترین بە شێوەیەکی گشتی وەکو چۆن قۆناغی بەخشەی ساوایان و قۆناغی سەرەتایی و بنەڕەتی و زانکۆ بەڵام لێرە هەندی حاڵەتی شاز هەیە هەندی حاڵەتی با بڵێن ڕیسپەر هەیە دەرچوون لای کە جاری وایە مرۆڤێک بەبێ ئەوەی ئەم قۆناغانە ببڕێ بەبێ قۆناغی شریعەت و طریقەت یەکسەر ئەگاتە هەندێک حاڵەتی وەکو حاڵەتی عرفان و معنەوی ئەمە لە عرفانە ئەمەی پێشتر پێڵن مرید ئەمەی دووەم لا ئیرادیە بێت بە مراد ینی بە کورتی خوددا لە یەک لەحظە ئەو بانگەکە ئەو کێشەکە لێرە سالێکی مەجزوب بەبێ بە مەجزوبی سالێک ینی کە کێشکراوی ڕێکات يعني بول منا إما بينين بودا يعني هلا دروي إسلام بودا حالتك لو حالتانا بودا كسك لو بري خوش جزراني جانا أجي أصلا أو موضوع يعني كبيو تريشكي مع النبي وتشتوي الدنيا مادة وأمانة موضوع إغنية لا حصولي هذا أمادية هذا بلام لساتك أم بياوا هاو تشكى أجوري يكسر أبي بكسك بيركاتو لجان كجان بريتيل جوهري جان بريتيل آزار جوهري جان بريتيل كموكوتي نقصاني إما بيوسف بجين بنيرفانا پێویستە بگەین بە حاڵەتی بەختەوەری گەورەتر بەختەوەریە کە جیاواز بێت لەوەی کە مرۆڤ لەناو چێژە مادیەکانە بە دوای بەختەوەریە بگەڕێ بەڵکو بێت لە سەروشتە مادیەکانەوە بە دوای بەختەوەری نێرڤانە بگەڕێت عفو کە بە ئەوە بچینەوە سەر یەک لەحظە یارمەتیم بێ بۆی بینەوە ئەمە ئەگەر بگەڕێنەوە بۆ لای مەحوی چۆن ئەم تەسەووفە ئەبێ بە ستاتیکا ئەبێ بە شعر لای شاعرانی سۆفیزم ینی کوێی ئەو سۆفیزم عرفانیە ئەبێ بە شعری کرد دنیا بینیەکان دەرەکەوت بە تایبەتی لای مەحویەکەت مەحوی سیرەکەی ڕاستە لە سەرەتاوە کەسێکە مەلایە مەسەن کاتێک ئاڵێ لە ناکەسکاریە خاکم بەسەر ڕۆی بە باعمرم خوددا بمژێنەتا لەبەر قاپی کەسێ ئەمرم خۆ لە ناکەسکاری مەحوی لێرە مانایەوە نییە کابرا کاری خراپی کردووە نوێژی نەکردو ڕۆژووی نەگرتەوە یا پارەی خەڵکی خواردەوە یا ئەم شتانەی کردووە ئەمە چییە؟ ینی پرسیارێکی زۆر منطقیە یعنی لەگەڵە تەبەڕابن لە من تەبەڕا من لە من باکەس دەبێ حەشری لەگەڵ حەشرم ینی ئەمە حاڵەتی بەجێهێشتنەکەی خەڵکە بەڕاستی بەجێهێشتنیشتە باوەکانە بەجێهێشتنی تەنانەت تێڕوانینی باوە بۆ ئاین تێڕوانینی باوە بۆ معنەویەت یعنی ئەگاتە هەندێک حاڵەت کە زۆر جیاوازە لەوەی کە هەیە ینی تۆ تەسەور کە ئێمە لەو حاڵەتی کە لەسەر حەلاج کردومانە بەراوردی حەلاج و مەحوی لەیا بۆ دەرەکەوێت کە مەحوی مامەڵی لەگەڵ حەلاجە مامەڵەیەکی زیهنی نییە بەڵکو مامەڵەیەکی ڕوحیە ئەوە تایبەتە چینە سەری وازان دۆزێ دووری کەوتینەوە بەس مەبەستەکەم چێ ینی بە کوردەکەی مرۆڤ کە کاتێک بە یەک تەعبیری کورد عارف کاتێک کە با بڵێن کۆتوبەندەکان بە شێوەیەکی گشتی تێگەشێنێت بە کۆتوبەندە تەقلیدەکانی ئاینیشەوە جۆرە لە ئازادی بۆ دروستە بێ دنیابینێکی تازەی بۆ دروستە بێ خۆی جیاوازی عارف و مرۆڤەکان بریتێ لە دنیابینی ینی هەر ئەوەی کە بە یەک تەعبیری کورد هین ئەڵێ مەولانا ئەڵێ ئادەمی دی دەست بە باقی پوست است مرۆڤ بریتێ لە دنیابینی و ئەوی تری هەموو شتەکانی تر بریتێ لە توێکڵ دنیابینی شیە نیوەی دووەمی جوابەکە تێاتەوەڵێ ئادەمی دی دەست بە باقی پوست است دیت آن است آن کە دیدی دوست است یعنی تۆ بە چۆن ببینی بەو چاوە ببینی کە دۆست ئەبینێ خوددا ئەبینێ ینی جیاوازی مەحوی لەگەڵ منە ئەوەیە کە مەحوی وەکو مرۆڤ نابینێ هەندێک جار بەڵکو وەکو هێزێکی سەروی مرۆڤەوە وەکو هێزێکی سەروی دنیای مادەوە وەکو هێزێک کە بە تەعبیرەکەی خۆی
ژیان وەکو یاری مناڵانە ئەبینێ ئێمە وەکو کۆمەڵێ مناڵە بینێ کە مەشغوڵی یارین ئەو لە بەرزاییەوە سەری ئێمە ئەکا کاتێک کە لە بەرزایەوە سەری ئێمەکە کۆمەڵێن نهێنی بۆ ئاشکرا بێکە ئێمە قەت دەرک بۆ شتانە ناکەین وە خودی ئستاتیکاش بریتێ لە چی یعنی خۆی ئستاتیکا لەگەڵ شتێکی ترا کە با بڵێن ئەرجۆمنتێکی تر هەیە کە پێ ئەڵێن شکۆ ئستاتیکا شکۆ دوو دوالیزمان بەیەکەوە کە لە لای عارف هەردووشی کۆ ئەبێتەوە ئستاتیکا بریتێ لە چی بریتێ لە حاڵەتێک کە مرۆڤ لە یەک لەحظا لە بەرامبەر جوانیەکە ئەبێ کە جۆرێ لە گوشادبوون جۆرێ لە کرانەوە جۆرێ لە تێکەڵبوون و ئاوێتەبوون هەیە ئەمە لە ئەنجامی چێوە بێ لە ئەنجامی با بڵێن دیدێکی تازەوە بێ ئەجینا خۆ زۆربەی خەڵکەکان دیاردەکانە بینن بەس کەم کەس ئەو شتای بینێ مەسەن گۆران لە گەشتەکەی قەرەداغیا دارچوالەیەگە بینێ ئەم دارچوالە هەزاران کەس بەلایە تێپەڕیون بەڵام ئەم کە کاتی ئەی بینێ وەکو مرۆڤێکی ئاسایی ینی بە چاوێکی ئستاتیشی ئەی بینێ بۆچی کچکە حاڵەتێکی ڕۆحی تایبەتی هەیە وەکو شاعرێک مەحوی هەمووکو شاعرێک وەمەکو عارفێک هەردووشی ئامێتە بووە ینی هەمووکو شاعر خۆی لە پۆلێنبەندی ئێرانەکانە شاعری عارف هەیە و عارفی شاعر هەیە شاعری عارف ینی کەسێکە کە لە شعرەوە بەرەو عیرفان چووە بەڵام عارفی شاعریانی لە عیرفانەوە بەرەو شعر چووە مەحوی تێکەڵەیەکە لە هەردووشان ئێستا بڵێن ئەمە هۆکاری سەرچێ بە قەناعەتی من نەمەیە بپرسم تەسەوف لە شیعردا سەرچاوەکانی سەرەتای دروستبوونی تەسەوف چییە و ڕایەڵەی نێوان زوهدی و سۆفی و عارف تەکاملکردنیان دوجار و ڕنگدانەوەیان لەسەر شعر و شاعر چییە؟ خۆی بەڕاستی ینی ئەمە ئەگەر وڵامی بمانە وڵامی ئەوە بدەینەوە پەیوەندی نێوان تەسەوف و شعر چییە ئەمە وەکوتم بابەتێکی زۆر فراوان و زۆر ئاڵۆزە سەرەتا سەرچاوەکانی تەسەوف چییە؟ بێگومان سەرچاوەکانی تەسەوف بریتێ لەوەی کە مرۆڤ ئەیەوێ بە یەک تعبیری کورد باوەڕ بەوە ئەهێنەیە کە مرۆڤ ئەبێ لە با بڵێن لە سنوورەکان لەو سنوورانی کە سنووری جستەی خۆیەتی هەر لە جستەی خۆیەوە بیگرە هەتا سنووری شوێنکات هەتا ئەو سنوورانەی کە با بڵێن سنووری دەوروبەر و هەموویەوە ئەوێ ئازاد بێ ینی مرۆڤ زۆر جار تەنانەت جستەی خۆی عارف تەنانەت جستەی خۆی بە قەفەسێکە بینێ ینی دەوروبەری خۆی بە جۆرە لە زیندان ئەبینێ ینی ئەمە ئەگەر چینەوە سەرینەکە زۆر عارفەکان بە شێوەیەکی گشتی ژیان دوو جۆر تێڕوانینیان هەیە بۆ جان تێڕوانینێکیان کە تێڕوانینێکە تێڕوانینێکی زاهیدانەیە کە پێی وایە ئێمە لە ناو زیندانان ژیان بریتە لە زیندانێک کە ئێمە پێویستە هەوڵ بین لەم زیندانە ڕزگارمان بێ وەکو مەولانە ئاڵێ این جیهان زیندان است و ما زیندانیان ئەم ژیانە بریتە لە زیندانێک و ئێمە زیندانین سفت کن این زیندان خود را رهان یاڵێ تۆ ئەم زیندانە کونکە و لەم زیندانە بڕۆ دەرەوە مەبەستی لە زیندان تەنها بەڕوانە ڕواڵەتە فیزیشە نییە مەبەستی ئەوەیە لە هەموو شتێک کە مرۆڤ سنووردار بکە چونکە عارفەکان باوەڕیان وایە مرۆڤ بوونەوەرێکی زۆر فراوانتر و گەورەترە لەوەی کە ئێمە بیری لێکەینەوە توانەکانی مرۆڤ زۆر گەورەترە لەوەی کە ئێمە بیری لێەکەینەوە ینی لەبەرەوە ئەبێ دەرفەتێک بڕەخسێنرێ بۆ مرۆڤ بۆ ئەو توانە شاراوانەی دەرکەون وە گەشە بکە وە باوەڕیان وایە وەکو چۆن مرۆڤ لە ڕووی بایۆلۆژیەوە مناڵە وردە بەرەو ئەوە ئەچێ بەرەو حاڵەتی هەرزەکاری بەرەو حاڵەتی گەورە بوونەچێ لە ناو ناخی مرۆڤ مناڵێکی بچووک هەیە کە ئەم مناڵە بچووکە پێویستی بەوەیە ئەویش گەشە بکە بەرەو گەورە بوون بچێ و دەرفەتی بۆ دروست بکردرێ کە ئەم هینە ببێ ئەمە تێڕوانینێکی مەبدەیە ئەنجا لێرەوە بڵێن هاوتابوونەکەی لەگەڵ شاعیرات چییە شاعر با بڵێن ئەوێ چی بکە هەمان حاڵەتە شاعیر ئەوێ با بڵێن جۆرێ لە وێناکردنێکی تر بۆ ژیان بکە کۆمەڵە دیاردە بە بڵێن ببینێ کە وەکوتر پێشتر خەڵک تا هەمووی خۆی پێوەگرتووە عادەتی پێوەگرتووە ئەوە تێپەڕێنێ کۆمەڵە شت بکە بۆیە تەنانەت شاعری گەورەی عەرەب ئەدۆنیس لەو کتێبەیە کە شعر وە سوریالیەکە کتێبێکی زۆر جوانە زۆر ڕایاڵی بەهێزی نێوان دنیای سۆفیگەری و تەنانەت دنیای سوریالیزم کە یەکێکە لە ڕێبازە ئەدەبیەکان کە زۆر جار مەسلەی عەقلانیەتی خستووەتە لاوە و باوەڕی وایە کە ئینسانە بێ لە پشتەوەی عەقڵ و با بڵێن بە ئازادکردنی هێزی لا شعور زیاتر کار بکە ئەمە تقریبان هینی کردووە دکتۆر لەم بەشەیە زۆر قسەمان کردوات نەکتێب گەڕێنەوە بۆ شعر کاگرستکار شعرێکمان بۆ وەڵامەکانت هەیە دکتۆر
لە ڕۆژێ هەڵدرا ئەم کۆنە خەیمەیتان و کۆشینە لە سایەیدا شەرابی بەزمی عوشرەت گریە جۆشینە دەبینی جێک ئەمڕۆ بەزمی عەیش و بادەنۆشینە سبەینێ زوو زەمانە وەزعی گۆڕیوە لە نۆشینە لە کێ پرسم لە کێ پرسم دڵی بۆ پڕ لە خوێنی حەسرەتە یاقوت عەزاپۆشی چییە و کێیە جلی پیرۆزە بۆشینە بەهارێکی کە داخۆ بێ نێ هەیبێن و شینێکەین فەلەگەر شینە سەحرا شینە کێ و لێوی جۆشینە وتم بۆ ڕوت و پوتنە و کەسانەی عاشقی ڕوتن وتی شان و شکۆهی زیندەدڵ هەر ژەندە پۆشینە سەفای سافی جوانی ڕۆی و دووردی دەردی پیری هات خومارێ ماوە بەزەمشە و لە بادەی بەزمی دۆشینە کوڕی بێ تا سەرمدای زەمانە مەمکی کەس نادا کە سەعبە شیری شەفقەت مەحمیە لەم شێرە دۆشینە